بنای خۆی بەخشندە و میهرەبان من یەکێکم لە ڕووداوەکانی کلکەسما کە مانگێک و لەمەبەر ڕوویدا بوو کە تووشی حادیسەیەک بووبووین بەس ئەلحەمدوللا و شکر کەیسە زۆر باشین دەستخۆشی لە میهرەبانی ئەەکەم و دکتۆر دلێر و ستافەکەی و هەموو لایەشی کەوا ئێمەی لای خۆی هێشت بۆ یارمەتێکی زۆر باش لە دەرگای خۆی بۆ ئێمە واڵا کرد پاش 2 هەفتە من کە چمەوە لای دکتۆر دووبارە پێویستم بە عیلاج تەبیعی بوو کە هاتم عیلاج تەبیعیم کرد لێرە هەر لە میهرەبانی کە دکتۆر دلێر و میهرەبانی دیسکاونتێکی زۆر باشیان بۆ کردم زۆر سوپاسیان ئەەکەم و پاشانش کە اشتراکی عیلاج تەبیعیم کرد ئیسفادێکی زۆر باشم لێ کرد لە سەرەتاکان و 7 جەلسەم ئیشتراک کرد دوای ئەوەی کە زانیم زۆر سوودم لێ وەرگرتووە و زۆر باش بوومە دووبارە ئیشتراکم کردەوە هەتاوکو ئێستا ئەو نزیکی مانگێک و چەند ڕۆژێکە بەردەوامم ئەلحەمدوللا شکر و ئیسفادێکی زۆر باشم لێ کردووە زۆر بەرەو باشی چوومە ئەلحەمدوللا شکر و سوپاسی خەندەخان دەکەم کە یارمەتێکی زۆر باشی دام ئەو عیلاجی بۆم دەکرد و هەموو ستافەکەش زۆر باشن هەموو یارمەتی دەری یەکترن و هەموو پاڵپشتی یەکترن و لەگەڵ نەخۆشە زۆر وەکو برادەروان توند نینە زۆر باشن کارمەندی زۆر باشن ئەوەی پێویست بێ ئەوەندەت بۆ دەکەن نە زیاترت بۆ دەکەن نە کەمترت دەکەن و بە حەقی خۆشیان بۆت ئەکەن بەجددی و چەندت پێویست بێ ئەوەندەت بۆ دەکەن ئەوە نییە بێنێن تەنها بیر لە بەرژەوەندی خۆیان بکەنەوە زۆر سوپاسی ستافی میهرەبانی و لاس تەبیعیەکان و کارمەندی سروشتیەکەم زۆر دەستخۆشیان لێ دەکەم یاخوا هەر سەرکەوتوو بن و زۆر سوپاسی کاک دلێر ئەەکەم دکتۆر دلێر و هەروەها خەندەخانیش کارمەتێکی زۆر دێم میهرەبانی دڵسۆزی و لێزانی